من ئێستا لە مەرزی نێودەوڵەتی باشماخم لێرە هاتوچۆ ئاسایی بۆ توانێ قسەم لەگەڵ بەرپرسانی مەرزی باشماخ کرد باسی وایان کرد کە دوێنێ لە کاتی ڕووداوەکان و لە کاتی ینی ئەمەوە ئەوە بۆ باسکەم ڕۆژی ڕابردوو ینی لە کاتژمێر 12 شەو کاتەی کە ئەو هێرشانە ینی هێرش کرا سەر وڵاتی ئێران و گرژوالۆزیانە لە ئێران دروست بوو بۆ ماوەی چەند کاتژمێرێک مەرجەکە داخرا بوو هاتوچۆ لە مەرجەکە ڕاگیرا بوو بەڵام لە ئێستادا هاتوچۆ ئاسایی بۆ توانێ لە مەرجەکە ینی هەم هاتوچۆی بازرگانی هەم هاتوچۆی گەشتیاری ئەو کەسانی کە هاتوچۆی بەردەوامیان هەیە لە مەرجەکەەوە هاتوچۆ ئاسایی و هیچ کێشە و گرفتێکی نییە بەڵام ئەوەی کە تێبینی ئەکریانی ئەمە نیو کاتژمێرێکە بێ لێرە وەستاوین ئەوەی کە تێبینی ئەکرێ زیاتر ئەو ئۆتۆمبیلانن کە لە جیوی وڵاتی ئێران و لە ڕۆژهڵاتی کوردستانەوە دێنە ناو هەرێمی کوردستانەوە نەکەوەی کە لە هەرێمی کوردستانەوە بچن بۆ ینی وڵاتی ئێران چکە هاتوچۆکان زیاتر بەو شێوەیەن کە لە وڵاتی ئێران و خەڵک زیاتر دێتە ناو هەرێمی کوردستانەوە بەڵام هاتوچۆکردنەکە ئاسایی بۆ تو هیچ کێشە و گرفتێکی نەماوە. باشە خەڵکی کوێنەوە سڵاو لێبێ. ئێمە کوردی فێرین دانیشتوی چ شوێنێکن لێرە سلێمانی بۆ گەشت بوون بۆ وڵاتی بەڵێ لە مەتار بووین و لێداوە ساڕۆخەکە و ینی گەشت هاتوچۆی فڕۆکەخانەوە ساو بێ لەم ڕێگە بەڵێ قوربان عەزەتمان کەشاوە زار بەقڕان عەزەتان کێشا والله لە چم فڕۆکەخانەیە بن لە هین ئیمام خۆمەینی بەڵێ قوربان ڕێگاکە ناخۆش بوو هەر زۆر نانا وڵات بەتەرسی نەبوو هیچمان نەدیوە بەس سعادە زۆر سعادە زەحامە سیارە نەبوو بەکەی وڵاتە دەست خۆش بێ ینی ئەوەی کە گەڕێنەوانێ لێەوە زۆرینەوە کەسانن کە گەشتیارن لە هەرێمی کوردستان و چوبوونە ڕۆژهڵاتی کوردستان و وڵاتی ئێران و بەشێکی دیکەشیانەوانن کە ینی خەڵکی ئێرانن و لێوێن لە مەترسی ئەو گرژوالۆزیانی کە لە وڵاتی ئێران ڕوویداوە هێرشانی کە شەوی ڕابردوو کرا بۆ سەر ئێران دێنە هەرێمی کوردستان لەبەر سەلامەتی گیانی خۆیان ینی ئەمە نیو کاتژمێرێکە بێ لێرێن هاتوچۆیکی زۆر هەیە بێ کێشە و گرفت ئەمەوە کەسانی کێن ئێرە زیاتر قسەیان لەگەڵا بکەم زانم سڵاوت لێبێ خەڵکی شوێنێکن وەڵام مەریوان چۆنە هاتنەوە ئێرە لەبەر مەترسی و هێرشانی ئێرانی یاخود نەوەڵا کەمە ئیشم بوو لەم دیوە هاتمەوە پێنج جوێن ئەمدا خزمەتە خۆش بێ مەریوان ناڵم یانی ئەوەی کە هەیە زیاتر هاتنە لە دیوی وڵاتی ئێرانەوە خەڵکەکە زۆرینەی دێت بەرە و هەرێمی کوردستان ئەو هاتوچوانی کە لە هەرێمی کوردستانەوە چێت بەرە و دیوی وڵاتی ئێران کەمترێکە لەوەی کە لە وڵاتی ئێرانەوە بێن بەرە و هەرێمی کوردستان و هەروەکو پێشتریش ینی باسم کرد قسەم لەگەڵ بەرپرسانی ئیدارەی مەرزی باشماخ کرد باسیەوەیان کرد کە شەوی ڕابردوو لە کاتژمێر 12 بۆ چەند کاتژمێرێک هاتوچۆ ڕاگیرا بەڵام دوای هاتوچۆ ئاسایی بۆ تۆ هەم هاتوچۆی بازرگانی هەم هاتوچۆی هاوڵاتیان و گەشتیارانی ژانی ئاسایی بۆ تو هیچ کێشە و گرفتێک لە مەرجەکە نییە. چەندکەرەنەوتەکان بە بەردەوامی ڕۆنەوە نوەستانیان نییە ینی ئەگەرەوە یانی ئێستا دیمەنەکان ببیندێت بەو شێوازار بە ئاسایی تەنکەرەنەوتەکان ئەڕۆن و بەردەوامن لە کاری خۆیان لەبەرەوەی کە ئۆکو باسم کرد هاتوچۆی بازرگانی بە هیچ شێوەیەک نەوەساوە بە تایبەتی هاتوچۆی تەنکەرەکان ینی لە ڕێگەشا کە هاتم هەروەکو ڕۆژانی ئاسایی تەنکەری نەوت و تەنکەری سوتەمەنیەکان لە ڕێگاکەوە ئەهاتن بەبێ کێشۆ بەبێ گرفت ئەهاتن بۆ مەرزی باشماخ و لێرەوە ئەچنە وڵاتی ئێران.